سڵاوی خواتان لێبێت هاوڕێیان لە هەر شوێنێک بن خەڵکانی خۆشەویست و بیسەرم. زۆرجار خەڵکێک لەم لەولا بنووسین بە قسە بە بەرنامە بە کۆڕ بە سمینار بە کتاب دەرکردن زۆرشت ئەڵێن یا زۆرشت ئەنووسن لەسەر ئەم ئاینە پیرۆزە. بەڵام لەواتیە گەنجانی مسلمانی مولتەزیم یا متەدەین کچ بن یا کوڕ بن یا دایکان و باوکان کە دینی خۆیان خۆش ئەوێ دڵیان گران ئەبێ بێتاقەت ئەبن لە هەندێک خەڵک ڕێی خۆیان دەربڕن لەسەر ئەم دینە، ناخی خۆیان هەڵەڕێژن یا ڕقی خۆیان هەڵەڕێژن لەسەر ئەم دینە. و باشە ئێمە خۆمان زۆر تەنگاو نەکەین، خۆمان زۆر قەڵس نەکەین، زۆر بێتاقەت نەکەین، چونکە ئەم دینە نەک هەر دینی ئیسلام، هەموو دینەکان لە کاتی حەزرەتی نوحەوە تا ئاخری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و تا ئەم ڕۆژ دوشمنانی ئەم دینە ئەوانەی کە لە سەنگەری شەیطانن بەرامبەر دین ئەمە شەڕی خۆیان هەر ئەکەن بە هەموو وەسائلێک، هەموو هۆکارێکان بەکارهێناوە بۆ کوشتن و شەهیدکردنی پێغەمبەران، بۆ شوێنکەوتەی پێغەمبەران، بۆ هەڵگرانی پەیامەکانی ئاسمان، بۆ ئەوەی ئەم پەیامە ئاسمانیانەی کە هەیە نەیهێڵن، لەبەر ئەوەی ئەو پەیامە ئاسمانیانە بە لە قازانجی ئەوان لە ڕۆ مادیەکەی، لە ڕۆ سیاسیەکەی، لە ڕۆ قازانجیە کورسی و دەسەڵاتیەکانیان ناگونجێت. بۆیە من ئەڵێم ئەوانەی کە قسە ئەکەن لەسەر دین لەسەر ئیسلام ئەبێ بزانین پۆلێنیان بکەین. ئایا ئەم کەسە ڕابردووی ئەخلاقیاتی حاڵەتی کەسێک لە بواری کۆمەڵایەتیە فاشل بێت بەرامبەر دایکی، بەرامبەر خوشکی، بەرامبەر خێزانی، بەرامبەر مناڵی، بەرامبەر وڵاتی کۆنە بەعسیەک بووبێ، هەر کەسێک لەم بابەتانە قسە بکە مانای ئەوەیە ناوێشتی لێوە بگیرێ. یان خەڵکانێکی تر کە پێی ئەوترێ بۆ نمونە نووسەرێکە یا بەناو ڕۆشنبیرێکە یا بەناو پەیجەکانمان زۆرێ دنیای پەیجێ قسەی بەم دینە ئەوترێ. ئەوەی کە گرنگە لەسەر ئێمە لەم سەردەمەیە ئەوەندەی ئەبێ ئێمە خەمی خۆمان بێ لە ڕووی ئیمانەوە، لە ڕووی عەقیدەوە، لە ڕووی هەسوکەوتی ئیسلامیانەمانەوە، لە ڕووی بیر و باوەڕی ڕاستەقینەی ئیسلامیانەوە، لە ڕووی ئەوەی کە خوا بەهرەیەکی پێماندامە خزمەتی ئەم دینە بکەین، ئاوا ڕەدی ئەو کەسانە بدەینەوە، نە جوێنیان پێ بدەین، نە قسەیان پێ بڵێین، نە بیان کوژین، نە تەهدیدیان بکەین، چونکە هەندێک خەڵکێ قەزمە، یعنی ئەقزام بچووکن ئەیانەوێت گەورە بن، هیچ نین ئەیانەوێت ببن بە شتێ، ناسراو نین ئەیانەوێت بناسرێن. لەبەر ئەوە ئێمە لای خۆمانەوە باشترین ڕەبدانەوە بۆ ئەو کەسانی کە دژایەتی دین ئەکەن، یەکەم ئەوەیە دینی خۆمان لە هەموو کەس خۆشتر بوێ، ئەمری خۆمان لە هەموو کەس لە هەموو شتێک خۆشتر بوێ، ئەمرەکانی خوا جێبەجێ بکەین، خۆمان وەکو مسلمانێک گوناح نەکەین. و خاڵێکی تر ئەوەیە کە خوا ئەو شتی پێی داوین کە بەهرەیەکە شیعرە، نووسینە، دەوڵەمەندیە، ئەم فەیسبووکەی ئەمڕۆیە بەمە خزمەتی ئەم دینە بکەین، شتە جوانەکانی ئەم دینە بگەینین، ئەوانەی کە ئەیانەوێ ئەم دینە ناشرینکەن بە هەر بارێک لە بارەکان. خۆ زۆرجار خەڵکێکی مولحید و خوانەناس هەر ئەو نییە دژایەتی دینەکە، زۆرجار مسلمانەکە خۆیەتی کە کەسێک تەمسیلی ئیسلامەکە، خۆی ئەڵێ من تەمسیلی ئیسلامەکەم بە جلوبەرگە، مەلایە، شێخە، سەییدە، ئیسلامیە، حاجی کاروانە، ئەگەر ئەو شتە ناباشەکان لەوانەی کە ناباشن لەوانەوە ڕووبدا، ئەوە خەتەرترە لەوەی کە کەسێکی تر بە ئاشکرا ئەڵێ من مولحیدم، باوەڕم بە دین نییە، باوەڕم بەخوا نییە، دژایەتی ئیسلامکە. لەبەرەوە ئەبێ ئێمە لەم سەردەمەیە ئەوە تا شەڕی داعش وا لە پێشمانە، داعش بۆتە ممەسیلێکی ئەم ئیسلامە لە وڵاتانی ئەوروپی و لای خۆشمان. ئەبێ گەنجی مسلمانی مولتەزیم، خاوەن سەقافەت و ڕۆشنبیرەکان، ئەوانەی کە لەم دینە بە جوانی تێگەیشتونە، بەو پەڕی جوانی ئێمە ڕەدانەوەی ئەو شتانە بکەین، ڕەدانەوەی ئەخلاق بە ئەخلاق، ڕەدانەوەی شعر بە شعر، ڕەدانەوەی قسە بە قسە، بە دیپەی بێ، بە کۆڕ بێ، بە مەجالیسگرتن بێ، بە فەیسبوک بێ، بە هەرچی وەسائلێک لە بەردەستمانەیە ئێمە ئەم دینە جوانە وەکو خۆی بگەێنین. لەبەر ئەوە هەر کاتێ بینیتان خەڵکێکی دژ بە دین قۆڵی لێ هەڵماڵیەوە شەڕ بەم دینە ئەفرۆشێ، ئەوە نیشانەوەی ئەم دینە کاریگەری خۆی بەجێ هێشتووە لەسەر هەموو ساحەی ئەم ئەرزە لە هەموو وڵاتان. دینی ئیسلام گەرمتر و بەگوڕتر ئێستا کە تەشەنە ئەکا، لەگەڵ ئەوەی چەری دژایەتیش ئەکرێ، لەگەڵ ئەوەندەی کە ناشرین ئەکرێ، بەڵام دینی ئیسلام وەکو ئاوایە، نەکەس ئەتوانێ بەری لێ بگرێ و نەکەس ئەتوانێ ئاو بەرفراوانی بڕبیڕوێنێ. لەبەر ئەوە من دڵم زۆر خۆشە کاتێک کە یەکێکە بینیم دژایەتی ئەم دیناکە، ئەوە دیارە ئەم دینە کاریگەری خۆی کردووە. بۆیە دڵی خۆتان تەنگ مەکەن، ئەوەی کە ئازایەتی بۆ مسلمان ئەوەیە، ئازایەتی بێ بۆ ئێمە ئەوەیە کە ئێمە خەمی دینی خۆمان لە ناخی خۆمانە بخۆین، لە عایلەی خۆمانە بخۆین، لە وڵاتی خۆمانە بخۆین، و ئەو ڕۆژ و هەتاوی کە لەم دینە جوانە هەیە کە نورە بە هیچ کەسێک، بە هیچ قووەتێ، بە هیچ حیزبێ، بە هیچ ئایدۆلۆژیایەک
ناکوژێتەوە و کەس نابێ و بەردەوام بووە و بەردەوامیش ئەبێ لە کاتێکە یەک نەفەر بوو ئەم دینە ئێگان کە محەممەدە مستەفا و صلی الله عليه وسلم هەموو دوژمنانی سەر ئەرزەی کۆبنەوە نەیانتوانی ئێستاکە ملیارێک و 800 ملیۆن مسلمان هەیە کەس ناتوانێت ئەم دینە نەکەس بکە نەبی کوژێنێتەوە ئێستا ساڵی 2016 ملیۆنێک و 800 ملیارێک و 800 ملیۆن مسلمانەیە لە ساڵانی 2035 ئەگەر عمر باقی بێ هەن کەسێکمان ئەوە ببینین ئەو کاتە ئەزانن مسلمان لەگەڵ هەموو ئەدیانەکانی ترا ئەبێتە نیوە بە نیوەی سەرم ئەرزە و ئەو مزگێنیانی خۆ پێغەمبەر بە ئێمەیاندا بۆ بڵاوکردنەوەی ئەم دینە و سەرەتاکەی نەک ئێستا سەری هەڵداوە لەم سەرەتای ئەم سەدەیەوە سەری هەڵتاوە ئێستاکەوە هەنگاوەکان بەڕێوەیە سەرکەوتن هەر بۆ مسلمانانە و هەر بۆ ئەم دینەیە چونکە خاوەنی خوای پەروەردگارە هیچ قووەتێکیش نییە خۆی لە قووەتی خوا بدە. سوپاستانەکەم.